الله محەممەد ئەندازیارم پیشەم ئەندازیارە بەس پۆستی لە حکوومەتە ئیشم کردو چەند ساڵ بەس ئێستا خاننشینم دوای خاننشینی خۆم هەر خولیای کاری دەستیم زۆر هەبووە هەموو جۆرە کارێکی دەستی تر لە درومانەوە لە چنینەوە لە هەچ ئیشێک بێ ینی هەزم لە ئیشی دەستی بۆ بەس دوای خاننشینم کاتێکی زیاترم هەبووە زیاتر دەسم کردو بە ئیشی تر زیاتر هەوڵم ماوەکە شتی تازە دروستکەم شتی نوێ دروستکەم بیرۆکەی ئەم فەرش و دروستکردانەی ئەم فەرشانە لەوە هاتووە کە قماشێکی زۆر لە خایەتەکان زیاد بێت پێمانوتون کە بۆیان داناوین ئێمەش توانیومانە بەبێ ئەو زەوق و سەلیقەی خۆمان هەمانە سوود لە قماشەکان وەرگین و ئەم پێشانگایی لێ دەرچووە کە بەڕێستان ئەیبینن خۆی سێ چوار ساڵە ئێمە خەریکین ینی خەریکی ئەم فکرێ ینی ئەم بیرۆکەیەمان هەبووە کە شتێکی وا دروستکەین سەرەتا بە شتی بچووک کردومانە شتی پچکۆلە بۆ ژێر کتری بۆ ژێر قۆری یا بۆ هەڵواسنێکی پچکۆلە بیرمان لێ کردوتەوە دوایی بیرمان لێ کردوتەوە کە خەڵک داوای شتی گەورەتری کردو لێمان ئەو پەیجەی دامان ناوە خەڵک داوای کردو شتەکان گەورەترکەین ئێمەش گەورەترمان کردومانە بە وەکو فەرژیا وەکو لەو حەیەک ئەتوانی هەڵی واسی من یارمەتی دەریشم هەیە خوشکەزایەکم ئەندازیارە ئەوش ئیشەکە لەگەڵما برەژنەکەم بە هەمان شێوە ئیشەکە لەگەڵمانە خەڵکی تر هەیە ئیشەکە لەگەڵمانە خەڵک هەیە شتەکانمان بۆ کۆ کاتەوە بۆمانەهێنێتە ماڵەوە یارمەتی دەرمان هەیە 5-6 کەسێکە بین چونکەم ئیشێکی ئاسان نییە بە تەنیا ناکرێت بەس دیزاین و ئیشەکان بڵین بەو شێوەی کە دەرچۆ تێکەڵکردنی ڕەنگەکان هەمووی هەری خۆشمانە ینی لە کەسە وەرمان نەگرتووە خۆمان بیری لێ ئەەکەینەوە ئەم پێشانگایە بکە بەم شێوە دەرچووە ینی بیرۆکەکە تەنهای خۆمانە دیزایانی شتەکانیش هەر هی خۆمانە ینی لە هیچ کوێوەشتمان وەرنەگرتووە لە کەسەوە یاشت وەرگین هی خۆمانە و ڕەنگەکانی شەر بەسەلی قەوزۆقی خۆمان کردومانە شتەکان کە کۆکراونەتەوە ئێمە تا ئێستا شوێنێکی تایبەتمان نییە بە بەم ئیشە لە ماڵی خۆمانە دامانناوە کۆمان کردوتەوە بۆیان هێناوین لە ماڵی خۆمانە ژێرزەمینێکمان هەیە لە ژێرزەمینەکە کارمان کردووە بە تایبەتی تا ئێستا نیمانە شوێنێکی تایبەت بەس وعدیان پیاوین کە هەر لە کارگەی کەلتوری شوێنێک ئۆفیسێکمان بنێ بۆ ئەوی ئێمە بە بەردەوامی لەو شوێنە کارکەین و هەم ئیتر هەر شتێکیشمان بێ هەر لەوێ بۆ کۆگایەک بەکاری بێنین ئەوە شتێکی زۆر باشە بۆ ئێمە ئەنی ئەتوانین ئیتر بەردەوام وەکو داوام بین بەیانی بین عسر بڕۆینەوە ینی ئەوە شتێکی ئەتوانین باوەسی خۆشمانشت بڵاوکەینەوە ینی کەسی بەسەرەوە نییە هاتوچۆی بەسەرەوە نییە ئەوە شتێکی باشە و هەر یەکێ لەم فەرشانە ژیا لەم لەوحانە بڵین هەندێکی لەو حەیە هەندێکی سەعاتە هەندێکی ملوانکەیە بەس بە تایبەتی لەوحەکان کە وەکو فەرشن ئەوانە کاتی زۆر ویستۆ یعنی نزیکەی فەرشە بۆ لەو فەرشانە تقریبن بە 4 ڕۆژ 5 ڕۆژ ئەنجا تەواو بۆ چونکە ئێمە خۆتەزانانی ئیتیزامەتی تریشمان هەیە ینی بازێکیان دەوامیان هەیە ئایلیان هەیە من خۆم قەینا خاننشینم بەس ئیشم هەیە لە ماڵەکە ینی ناتوانم بەردەوام ئەوە بکەم ئیتر کاتێکی تایبەتمان کردووە ئیشمان تیا کردو کاتە تایبەتەکە ڕۆژی تقریبن 3-4 ساعتی خایانووە تقریبن ئەو فەرشانە لەوانەیە بڵێم 4 ڕۆژی خایان بێ 5 ڕۆژی خایان بێ یا ڕەنگێکی تایبەتمان ویستۆ دەستمان نەکەوتووە ئەبواە بگەڕینایە بە دوایە یان بچوینە لە بازار بمان کڕایە ڕەنگەکە یعنی چونکە وەنیە لە پڕ خەیاڵە بۆ ڕەنگێگە چێ کاتێکەڵی ئەبێ بکەی لەگەڵ ئەمانە و ئیشی زەنگیانە و شتەکانیش هەمووی ئیشی وردەکاریە ئیشی قورسە ینی ئیشێکی ئاسان نییە و ئەبێ بتوانی ڕەنگەکان بگوجێنی لەگەڵ یەکتریا هەمووی بە مێشکی خۆتە ینی شتەکە ئەوە نییە شتێک نییە کە بڵێ وەڵام من ئەچم لە شتێکەوە ئەوە وەرەگرم ئیتر مێشک و دڵ و زەوقی خۆت لەو وەختا چی ئەڵێ ئیتر تۆ جێبەجێیەکەی یەکسەر فکری پێشانگاکە خۆی ئێمە لە دوسێشنەوە وعدیان پێیان پێشانگامان بۆ بکەنەوە بەس
ساحێبی وعدەکانیان نەبوون. ئێمە بە هیوای ئەوەی پێشانگایە بکەینەوە و ڕێکخراوێکە بۆ یارمەتیمان بە لە مانگی یانزەوە پێیان وتین دەستکەن بە ئیشکردن ئیشەڵا لە نەورۆز و ئەمانە ئەیکەنەوە ینی پێشانگاکە ئەکەنەوە ئێمەش زۆر بە خێرایی دەستمان کرد بە ئیشکردن بەس وعدیان وعدەکەیان نەبردەسەر ئێمەش نەوەستین بڵێن چاوەڕێی دەستی ئەوان بکەین خۆمان تازە بڕیارمان نابوو ئیشێکی زۆریشمان کردبوو وتمان ئەگەر ئەوانیش نەبن ئەتوانین ئێمە پێشانگایە بکەینەوە بەسپاسەوە ئەم کارگەی کەلتوریە پەیوەندیمان پێوەکردن بەسپاسەوەم جێگەیان ناوینێتێ بۆ ماوەی هەفتەیەک ئێمە تقریبن بۆ پێشانگاکە لە مانگی 11 پارەوە خۆمان حازر کردبوو ئیتر تا تەواو بوو ئەمان بەڕاستی بەسپاسەوە جێگەیان بۆ دابین کردین و یارمەتیان نای ئیشی دەستی بازێجار لە ئیشی ڕایزنەکەم مثلەن سعاتمان هەڵواسیوە سعاتەکان ڕایزنن سعاتە ڕەشەکە سعاتە شینە پیرۆزەکە لەگەڵ ئیشی ئەو پەرداخ و کوو پوشتانە هەموو ئیشی ڕایزنە ینی بۆی سەر شوشەیە بۆی سەر شوشە ئیشێکی تایبەتە ینی ئیشێکی ئاسان نییە من لە ماڵیشەوە زۆرم شت هەیە کە بەو شێوەیە کردومە مێزێکی گەورەی هۆڵەکەمان بە کاملی دامپۆشێ بە ڕایزن تاقەتم لە ڕەنگەکەی چوو ساج بوو هاتم بە ڕایزن دامپۆشیوە بۆ بە شتێکی تر ینی کەس نازانێت چی بۆ خۆی لە ئەسڵا و مێزە خەڵک هەر کەسەیری ئەەکەن نەڵێ ئەمە ئەم شتە چییە؟ ینی کەس ئیشی ڕایزن چونکە لای ئێمە زۆر باو نییە یەکێکە لە ئیشی دەستیەکانی کە زۆر من حەزم لێیەتی بیکەم هەرچەنە زۆر وردەکاری و قورسە ینی ئیشێکی ئاسان نییە پێویستی بە دووسێ کەسە جاری وایە من بە تەنیایی کەم شتەکە بەس پێویستی بەوەیە دووسێ کە زیاربەتی و بە ئەوە یەکێکە لە ئیشەکان ئیشی چنین ئیشی پولەکە ئیشی زەنگیانە ئیشی نقێم ئەم ئیشانە من هەمووی ئەەکەم ینی هەرچیەکم حەز لێ بێ خۆم شتێک فکرەیە بە مێشکمە مەسەلەن یەکێکە بینم هێلەکێکی سەیری لە بەرایە سەر ڕسمی چێگرم کە ڕسمەکە ئەگرم ئەچمەیکەم ینی ئەچم ئەو شتە دروست دەکەم قماشێکە کڕم هێلەکێکە بم بۆ خەیات و خۆم بێم ئەی چنم جارێکی تر ئەوە کراسێکی سەیرە بینم لە بەری یەکێکە ئیتر ئەو شتانە مەسەلەن من سەفەری دەرەوەم زۆر کردووە کە سەفەری دەرەوە ئەەکەم ئەچمە بازاڕەکانەوە هەر شتێکی غەریب ببینم لە هەر شوێنێکە ڕسمێکی ئەگرم یەکسەر کە ڕسمی ئەگرمێمەوە چەند بتوانم جێبەجێ یەکەم ئەو شتە چەند بتوانم شتی شەیە ناتوانانی جێبەجێکی بەس ینی وام ئێستا ئەمەگە ئیشم کردووە لە زۆر شتە وام لێ هاتۆ هەت شتێکە بینم ئەزانم کە چۆن دروست کراوە و مەحاولەی بۆکە نی بەلامەوە قورز نییە بەس بە تەنیاش هەر ناکرێشت یعنی ئەبێت خەڵک یارمەتی و بە من یارمەتی دەرم هەیە بەڵێ ئەو خوشکە زایم لەگەڵ برژنەکەم زۆر یارمەتی دەرمن و مناڵەکانی خۆم یارمەتی مێن و فکرەمێنێ و لە ڕەنگە تەداخولەکەن و لە دیزاینا تەداخولەکەن و ینی ڕەم ئێنێ زۆر سوودم لە هەموو ڕائێ وەرگرتۆ من جۆ لە هەموو کەسێکە گرمیانی کە یەکێ شتێکە پێ بڵێ ئەوە نییە بینیکەم یەکسەر جوێی لێ ئەگرم و دیقەتی شتیش زۆرەیە ینی هەر شتێکی جوان ببینم دیقەتی مەڵێ بزانم چۆن دروست کراوە ئەو شتە سەیری ئەەکەم ڕسمی ئەگرم چونکە خۆم خولیای ئەوەمە حەزم لێتی هەر شتێ بێ دروستی کەمەوە دوای خانەنشینی ئیتر تۆ یعنی مێشکە زۆر باشترە لە جاران یعنی تۆ ئیتر نابەستریتەوە بەوەی کە بەیانی دەوامە هەیە ئەبێ زوو لە خەو هەستی ئەبێ شەو خواردن حازرکەی بۆ بەیانی ئەبێ مناڵەکان وا لێ بکەی یان ئەوە وا لێ بکەی ینی زۆر بیرکردنەوەت بەو هینە نامێنێ بەو داخراویە نامێنێ بیرکردنەوەت ئەکرێتەوە ئیتر کاتیش زۆرە بێ لەگەڵیا ئەبێ بارودۆخەکەش بۆ گونجاو بێ ینی بڵێ لە ماڵا یارمەتی و بەن ینی ئەوە نییە ینی نابێ کەس ڕێگری و لێ بکە لەو ئیشانەوە نییە ینی ئەبێ خۆ هەوڵ بەی و ڕێگریش لێ نەکرێت خۆت ئیتر خەڵک هەچ کەسێ خۆی لە شتێکە ئەبینێتەوە ینی من ئیسا ئافرە دەبینم لە ماڵەوە خواردن دروستەکە بۆ خەڵک
ئەوەش شتێکە لە شتە باشەکان یانی ئەو کاتێکی هەیە ئەتوانێت خواردن دروستکە بۆ خەڵک ئافرەتەیە چنینەکە ئافرەتەیە درومانەکە ئافرەتەیە ئیتر هەچ ئیشێ بێت کە بتوانێ بیکات یا ئیشی هەویرەکەن ینی ئەمانە هەمووی ئیشن هەمووی ئیشە و ئافرەت ئەتوانێت هەمووی بکات هەتا ئەگەر لە ماڵی شەو نەچێتە دەرەوە یعنی ئەتوانێت لە ناو ماڵەکەی خۆیان ئیشێ بۆ خۆی بدۆزێتەوە من خەڵگە ناسم زۆر دەستڕەنگینە مثلەن لە ئیشی مەسەلەن شیرینیە زۆر یعنی لەوانەیە ئەگەر معمەلێدانێ بتوانێت بیبا بەڕێوە ئەمەگە ئیشی جوانە زانێ بەس جارێ بۆی گونجاو نیە مناڵی مەسەلەن وردەیان دەستی گیراوە بە شتێکی ترەوە معەنەوە یا ناتوانێ ینی بەس دوای خانەنشینی ئینسان هەموو کەسێ ئافرەت بە تایبەتی ئەتوانێ شت بۆ خۆی بدۆزێتەوە بۆی هەم بێتاقەت نابێ لە ماڵەوە یعنی چونکە تۆ کە لە ماڵەوە زۆر دانیشتی زۆر بێتاقەتە بێ بەڕاستی یاخۆ مەشغوڵەکەی بە مۆبایلەکەت یا بە تەلەڤیزۆنەوە یا بە شتانەوە کە هیچ سوودێکی لێ نابینی هیچ ینی کاتێکی خۆت ئەی بەفیڕۆ بەڕاستی بەس دوای خانەنشینی کاتەکە و زۆرە ئەتوانی کاتێکی دیاریکراودانیت بۆ ئەو ئیشانەی ئەو شتانەی حەز لێیەتی ئیشی دەستە خواردن دروستکردنە هەچ شتێک بێت ینی درومانە هەچ کارێ بێت کە خۆ حەز لێیەتی و پێویستە پێێتی من خۆم ناوم گوڵاڵەیە بەس لە ماڵەوە هەمووی پێمەڵێن لالە ینی ناوەکەیان کورت کردومەتەوە لە تو کوتیان کردووە هەمووی پێمەڵێ لالە ئەجا کەلیمەکە بڵێ کەلیمەکە ئینگلیزیە دێڕەکە لالاس دیزاین یعنی لالاس ئەوە نییە تۆ کە ئەتەوێ شتێ بۆ یەکێ بجێڕیتەوە ئێسێکی خەیتە دواەوە نییە بەس کۆماکەیان بیر چووە ئەبایە کۆمایە دانرا بینی ئێسەکە و بینی لالەکە ناوی خۆمە یعنی خۆی لەوە هاتووە و فکرەی ناوەکەش پیجەکەمان لە ئینستاگرام لالاس دیزاینە هەر پیجێکمان هەیە دەمێکە پیجەکەمان کردوتەوە 2 ساڵ 3 ساڵە بێوە پیجەکە لالاس دیزاینە لەوە هاتۆ ناوەکە بە براندکردنیشی ینی ئێمە ئەوە نییە وەستابین ئیتر دوای ئەمە نمونەیە دروستمان کردو داواکاری چونکە داواکاری خەڵک زۆرە لەسەری و خەڵک زۆر بە شێوەیەکی جوان بەڕاستی بەرەو ڕووی هات ینی خەڵک بەگشتی زۆر بە دڵێتی شتەکان ئیشەکانمان و مجاملەش نییە یعنی ئەوە نییە بڵێ مجاملەمانەکەن چونکە زۆر هونەرمەند هاتووە ینی هونەرمەند ئیتر خۆ ئەگەر شتێک ڕەخنەیەکی هەبێ یەکسەر لێ تەگرێ خۆوە نییە هەر مجاملە بکە بەڕاستی هەمووی دەستخۆشیان لێ کردوین هەموو وایان لێ کردوین کە ئێمە هەوڵبین شتی تریش بکەین ئیشەڵا گونجاو بێ بۆمان ئیشەڵا هەر بەردەوامە بین و ئیشەڵا ئەشبێ ببران ئەگەر دەستگایەک هەبێ ینی یان بانگەوازێک هەبێ بۆ برگ دروەکان بۆ ئەو کەسانی کە قماشیان زۆر لاکۆ بێتەوە و نازانن چی لێ بکەن بانگەوازێک هەبێ بۆ ئەوانە یا ڕێکخراوێک هەبێ بتوانێت ئەو شتانە لە ئەو قماشانە ئەو شتانە لە شوێنێکە کۆکاتەوە بۆی خەڵک سوودی لێ وەرگێ نەک من خۆم بچم بە خەیە تا بگەڕێم یا بچم بەملا بۆ لایە بگەڕێم بانگەوازێ بکرێ بۆ هەموو بەرگ درۆکان بڵێ شتەکانتان فلان ڕۆژ شتەکانتان بێن نەدەرەوە ئێمە کۆیەکەینەوە شتەکان یعنی ئەتوانرێ ئەو شتە بکرێت چونکە بەڕاستی بۆ ئێمە قورسە ئەو شتە ئێمە هەمووی بە ناسیاوی ئەیکەن ینی خەیاتەکەینی خەیاتی خۆمانە خەیاتی جلی کوردیمانە ئەچینە لایەن ئەمان نەنێ شتەکان و هەرچەنە زۆریان پێخۆشەکانمان نێت چونکە ئەوڵێ من نازەم چی لێ بکەم لە شتەکان بەس ئەوە تەنها خەیاتێکە یا تەنها دوو خەیاتە یان هی ڕەفیقێکمەیە هی یەکێکە بەس ئەگەر بانگەوازێک هەبێ وەکو چۆن خۆڵ و خاشاکی ماڵان کۆکەنەوە ئەو قماشانش بۆچی خەسار زۆر قماشی جوانی تایشتی زۆر ناوازەی تایە کە توانی شتی زۆر جوانی لێ دروستکەی شتی تریشی ئەتوانی لێ دروستکەی ینی هەر ئەوە نییە تۆ فەرشی لێ دروستکەی ئەتوانرێ زۆر شتی لێ دروستکرێ ئیتر ئەگەر ئەوە بکرێت شتێکی باشە.